خۆشەویستان لە تۆری دومی پرۆگرامی بەیان بەش کوردستان لەگەڵتانم کە سەبارەت بە گفتوگۆکردنە دەربارەی خواست لەسەر گۆشتی ئاژەڵ بە تایبەتی لە ژژنی قورباندا باس لە ئامارەکان دەکەین ئەو ئاژەڵانەی کە گۆشتەکانیان یاخود گونجاونین بۆ خواردن بەسەر هاوڵاتیاندا ڕێژیان چەندە هەروەها ئاماری ئاژەڵی هاوردەکراو بۆ بە تایبەتی سلێمانی باز دەکەین دواتر باس لە تای خوێنبەربوونیش دەکەین دیارە دەزانین لە ماوەی ڕابردوودا لە عێراقدا چەند کەسێک بەهۆی تای خوێنبەربوونەوە گیانە دەستدا باس لەم نەخۆشیە دەکەین بە شێوەیەکی گشتی ئەو باس لە سەربڕینی ئاژەڵ دەکەین و قوربانیدان بە ئاژەڵ دەکەین لەسەر جادەکان کە بۆ ماوەیەکی زۆر ئەو گۆشتە هەڵدەواسرێت لە پێش پلەیەکی گەرمای بەرزە هەروەها ئەو هەموو دووکەڵ و تەپ و تۆز و گازۆلینی سارە و هەتا دوای ئەشتی بەردەکەوێمە تا چۆنێک کاریگەریە لەسەر گۆشتەکە بەگشتی بێگومان گفتوگوی زیاتر دەبارەیان بابەتە لەگەڵ دکتۆر شەڵا عەرەب لە پرسراوی هۆبەی گشتارگەی هاوچەرخی سلێمانی دەکەم کە لە استودیۆ ڕاستەخۆ لەگەڵماندا دکتۆر گیان بەخێر هاتی و سڵاوە لەبێ. سڵاو لە جەنابتان. سپاس بۆ جەنابتان. زۆر سپاس. دکتۆر سەرەتا یەکەم جار لە پرسیارەوە دەست پێ دەکەم جژنی قوربان ئیتر بەو جژنە ناسراوەکە ئاژەڵ دەکرێت بە قوربانی دەمەوێت بەو پرسیارە دەست پێ بکەم کە ئامارێک لە بەردەستی تۆدا هەیە بۆ ئەوی بزانین چەندێک ئاژەڵ هاوردەی سلێمانی کرا و خواست لەسەری چەنە لەم جژنەدا؟ بەڵێ سەرەتا دەستخۆشیتان لێ یەکەم. هەڵبەتە هەموو جژن و بۆنەیەکی ئاینی پیرۆز و هەم نەتەوەیش خواستی بازارەکان لەسەر بەکارهێنانی گۆشت یاخود لەسەر سەرفکردنی گۆشت لەلایەن هاوڵاتیانەوە بەرزەبێتەوە بە شێوەیەکی سروشتی. چەند جژنێکی نەتەوەیی و ئاینیمان هەیە کە ئێمە لە کوشتارگەکانە مەسەلەن بە شێوەیەکی سەرەکی ئەو خواسە بەدی ئەکەین کە لە هەناردەکردنی گۆشت بۆ ناو بازارەکانی سلێمانیە تێبینی یەکرێ و بەدی یەکرێت لە ناو کار و ئەسنای کاری ڕۆژانەمانە هەڵبەتە لە ناو هەموو بۆنە ئاینی و نەتەوەیەکانە جژنی قوربانی پیرۆز جیاوازیەکی تایبەتمەندیەکی خۆی هەیەکە لەو جژنە پیرۆزەیە بە شێوەیەکی بەرچاو خواستەکان لەسەر بەکارهێنانی گۆشت بەرزەبێتەوە. ئێمە لە جژنی قوربانی پیرۆزی ئەم ساڵدا لە ماوەی 5 ڕۆژی بەر لە چونکە ئەمڕۆ ئێمە پشوو بووین 5 ڕۆژی کارکردنمان واتە لە ڕۆژی سێشەممەوە تاکو دوێنێ سەر و 800 تەن گۆشت کە بە پشکنینە تەندروستیەکانە تێپەڕیون پشکنیان جۆرا و جۆرەکانە و لە ڕووی تەندروستی و باهای خۆراکی وشکاو بۆ بەکارهێنان و هەناردەی بازارەکانی شاری سلێمانیمان کردووە هاوکات 4 تەن و 850 کیلۆ لەلایەن ئەو تیمە پزیشکیانەوە دیاری کراوە کە هەڵگری نەخۆشیە یاخود لە ڕووی بەهای خۆراکی ئێمە باز لە لاشەیە یا لە گۆشتەکەین کە چەندێک لە ڕووی تەندروستیەوە بەرهەم هێنراوە لە ناو کوشتارگەیە و هەناردەی هاوردەی ناو بازارەکان کراوە. هەڵبەت 4 تەنەکە لە 4 تەن و 850 کیلۆکە لە ڕووی تەندروستی و شیاو نەبوو بۆ بەکارهێنان یا لە ڕووی بەهای خۆراکیەوە شیاو نەبوو بە بەکارهێنانی لەلایەن هاوڵاتیەوە ئەمە لەلایەن تیمەکانەوە دیاری کراوە و بە شێوەیەکی جگە لە ڕەتکردنەوەی بە شێوەیەکی زانستی شوێکەم لە ناوبردننی ئەو گۆشتە یا لە ناوبردننی ئەو بەشە ئۆرگانە ئاژەڵیە هیلاشە ڕێگەی زانستی ئەوێ بۆ ئەوەی با بڵین لە ناوی بەری ئێمە بە ڕێگە زانستیەکان لە ناومان بردووە و ئەمە وەک ئێمە تێبینیمان کردووە جژنی قوربانی ئەم ساڵ 300 تەن زیاترمان لە چاو جژنی قوربانی ساڵی ڕابردووە هەناردی ناو بازارەکانمان کردو و نردومانەتە ناو بازارەکانی شاری سلێمانیەوە لە جژنی قوربانی پارە نزیکەی 500 تەن ئێمە بەرهەممان هەبوو بۆ بازارەکان ئەم ساڵ بەرز بۆتەوە بۆ سەر و 800 تەن وەکو ئاماژەشم پێکرد ئەو 4 تەن و 850 کیلۆیش لە ڕووی تەندروستیەوە هەر لە ماوەی ئەم 5 ڕۆژەت بۆ باسەکەم ئەو 4 تەنە کە کاتە 4850 کیلۆ لە ناومان بردو و شیاو نەبوو بۆ بەکارهێنان. باشە دکتۆر لەگەڵ ئەمەدا پرسیاری ئەوە دەکەم کە لە ئێران هەروەها لە سووریاوە بە تایبەتی زیاتر گوێبیستی ئەم دوو ناوچەیە دەبین بۆ هەناردەکردن و هاوردەکردنی ئاژەڵ بۆ نێو شارەکانی کوردستان لە نێویاندا سلێمانی دەپرسم لێرەدا چۆن کۆنتڕۆڵ دەکرێت لێرەدا قاچاغ تا چەندێک کاریگەری هەیە لەسەر ئەو گۆشتی ئێوە پشکنینی بۆ
خۆ دەکەن دەتوانن قاچاق کۆنتترۆل بکەن هیچ نەبێ پشکنین بۆ گۆشتەکە بکەن دوای ئەوەی کە هاوردەشکراوە. جارە سەرەتا ئێمە لە کوردستانە ئاژەڵی پێویستمان نییە، ینی لە ڕووی ژمارەوە تێراوی نە بازارەکان کە نە بەروبوومە ئاژەڵەکانیشکا لە ناو بازارەکانی کوردستانە بەداخەوە کە منواڵم، ینی ئاستی سامانی ئاژەڵ لە کوردستانە لە ئاستێکی زۆر خراپەیە، ئاستی ینی ئەو تۆ نییە کە دڵ خۆشکەرە بێکە تێراوی ناو بازارەکان یا خۆی خواستی خەڵکی پێ بکەین. هەڵبەتە ئەگەر پەنانە بینەبەر هاوردەکردنی ئاژەڵ لە دەرەوەی وڵاتە ئەتوانم بڵێم گۆشت بە شێوەیەک یا بەروبوومی ئاژەڵی بە شێوەیە بەرزە بێتەوە کە هاوڵاتیەکی ئاسایی قدرەتی کڕینی نابێت. ینی گۆشت بێنە بەر چاو تۆ کیلۆیە بە 25,000 گۆشت بکڕی لە بەرەوەی خواستەکە لەسەری زۆرە و با بڵێن کەمیەتەکەش کەمە لە کوردستانە کەواتە بۆ ئەمە بەستادە چی بکرێت ئەبێ پەنابەر ببرێتە بەر ئەوەی ئاژەڵ لە دەرەوەی وڵاتەوە هاور دەکرێت. دوو حالەتەیە، یا ئەوەتانێت تۆ بە گوێرەی پلانێکی زانستی ئاستی سامانی ئاژەڵ وڵاتی خۆتا بەرزەکەیتەوە بۆی بتوانی هەم تێراوی بازارەکانی ناوخۆی خۆت بیت و هەمیش خۆت هەنار دەکردبی، ینی تۆ لە بریەوەی لە وڵاتێکی کۆ بێنیتە کوردستانەوە کوردستان ئەینێرێت بەرە وڵاتێکی کە بەداخۆ ئەمەیمان نییە و پلان و ئەو شتەمان نییە بۆ بەرزبوونەوەی. کەواتە کە پەنا ئەبین لە دەرەوەی هێنین ئەو وڵاتانە بە نمونە ئەرمینیە، ئازربەیجانە، ئۆکرانیایە، مەسەلەن جۆرجیایە، مەسەلەن تورکیایە، ئێرانە، سووریایە، وڵاتانی ئەمریکای باشوورە، بەتایبەتی لە ئەرجەنتینەوە کە دێتە تورکیا و لەوێشەوە بەرەو ئێرە هێنرێت. ئەمە دوو بەشن، بەشێکیان بە فەرمی دێتە ئێرەوە، بەشێکیان هەیە نافەرمیە. نافەرمیەکان لە وڵاتانی سووریا و تورکیا و ئێرانەوە دێتە ناو کوردستان، وڵاتە دراوسەکانەوە کە العادە نافەرمیەکان دێتە ئێرەوە. فەرمیەکانیش لە ڕێی فڕۆکەخانە و یاخو سەر حدودەوە ئەو وڵاتانی دیکە بووکە بۆم باس کردی ئەمە بە ڕێوشێنە با بڵێن فەرمیەکانە تێپەڕێ. ئێمە کاڵێن ڕێوشێنی فەرمی تەنها مەبەسمانەوە نییە کە معاملاتی ڕسمی بۆ کرێ و یا پارێک بوو مرگەدرێ و چی و چی دێتە ئێرە، نەخێر یەکێ لەو هەنگاوە گرنگانەی کە بۆ یەکرێ لەسەر سنوورەکان یا لە فڕۆکەخانەکان کەرەنتینە ئەکرێت. کەرەنتینە بۆ چی ئەکرێت؟ لە ماوەی 15 بۆ مانگێک گل ئەدرێتەوە لە جێگەیەکی تایبەتە و متابعە ئەکرێت و کۆمەڵێک لە ڤاکسینات و چارەسەر ئەدرێ بۆ ئاژەڵە. لە پێناو چییە ئەمە ئەکرێت؟ لە پێناو ئەوەی کە هەرچی نەخۆشیە سنوور بەزێنەکانە کە چ مرۆژەڵیە، کاڵی مرۆژەڵی مەبەسمانەوەی لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ گوێزرێتەوە، چ لە بینی ئاژەڵ بۆ ئاژەڵ کە گوێزرێتەوە زیانی ئابووری هەیە لە کوردستانە، تۆ لە ئەسنا یا لە میانەی یا لەو ماوەی کە تۆ کەرەنتینەت کردووە کۆنتترۆلی ئەم جۆرە نەخۆشیانەکەی، کەواتە ئەمە لە ڕووی تەندروستیش و ئابووریشەوە قازانجی ینی قازانج ئەکرێەوە هەم بۆ ئێمەش با بڵین ئاسانکاریەکی زیاترە وەکو ئەوەی کوشتارگەکان کە باسی یەکەم و دوا هەنگاوە بۆ ئەوەی کە گۆشتی لێەوە بەرهەمەهێنرێ. بەڵام ئەوانەی کە لە حدودەوە بە قاچاق دێن کە ساڵانێکی زۆرە هەیە، ینی کاڵێن قاچاق بە سەراحەت ئەمە لە مێژووە هەر بە قاچاق ئەم معاملە و هێنانی ئاژەڵ و بردنە کراوە بە گوێرەی بەرزبوونەوە و نزمبوونەوە. ئەمە ناتوانێت نە کۆنتترۆلی نەخۆشیانە بکەین کە بۆ ئینسانە گوێزرێتەوە، نە کۆنتترۆلی ئەو نەخۆشیانە کۆنتترۆلی نەخۆشیەکان ناکرێت. ئەی بۆچی کۆنتترۆلی ئەم حاڵەتە ناکرێت؟ چۆن تا ئێستا نەتوانراوە کۆنتترۆلی بە قاچاقهێنانی ئاژەڵ بکرێت کە وەکو باسی لێو دەکەی ڕاستەخۆ تەندروستی بە باری ئابووری و هەروەها تەندروستی هاوڵەتی بەتەکیدی وەکو ئاماژەم پێدا بەداخەوە کە پەنا ببرێتە بەر قاچاق، بەڵام قاچاق دیاردەیەکە، ینی لە کوردستانیشە ئەگەر ئێمە باسی بکەین هەر پێشووتریش بوونی هەبووە، ینی حدودێکی بەرفراوانە تێ کۆنتترۆلکردنی زەحمەتە ئیلا ئەبێت تۆ ئاسێکی هۆشیاری لە ناو خەڵکە بڵاو بکەیتەوە. جگە لەوەش ڕێوشێنەکانیش تونتر بکرێتەوە لەبارەی سزادانی ئەو کەسانی کە مامەڵە بە قاچاقکردنی ئەو ئاژەڵانەوە، ینی پەیوەندی بە سزاشەوە هەیە و هۆشیاری تاکیشەوە هەیە. بەڵام بە شێوەیەکی گشتی چ قاچاق بێت چ فەرمی بێت کە هاتە کوشتارگەکانەوە ئێمە هەموو ڕێوشێنە
پێویستەکانی خۆمانی بۆکەین کە ستاندەر و پێوەرە بۆ ئەوەی گۆشتێکی تەندروست بنێرێتە ناو بازارەکانەوە لەلایەن ئێمەوە توانرێت کۆنتترۆل کرێت چ قاچاق دە چ غیرە قاچاقیش. باشە دکتۆر بێمە سەر ئەوەی کە لە ئێستادا ئیتر جژنی قوربان و زۆر جا دەبین لەسەر شەقامەکان ئاژەڵەکان سەردەبڕن و گۆشتەکەی نمایش دەکرێت و هەتا دوایی پرسیار لە شێوازی سەربڕنی ئاژەڵ دەکەم. هەندێک جار خەڵکانێک پێشان ڕۆژێ ئاژەڵیان کڕیوە ڕۆژی قوربان دوم ڕۆژی قوربان لە ماڵی خۆیاندا سەردەبڕن. شێوازێکی گونجاو بۆ سەربڕنی ئەم ئاژەڵە چییە؟ چۆن بتوانرێ وا مامەڵی لەگەڵ بکرێت کە دواتر گۆشتێکی تەندروستە دەست بکەوێت؟ من پێش هەموو شتێ ئامۆژگاری هەموو ئەو کەس و کار و هاوڵاتیە بەڕێزانە ئەەکەم کە تا ئەکرێت تا پێیان ئەکرێت پەنابەرنەبەر کوشتارگەکان کوشتارگە جۆرا و جۆرەکان چونکە بە هەموو پێوەرەکانی بەرهەمی تەندروست و پشکنینی تەندروستا تێپەڕیون. ئەمەی کە پرۆسی بەرهەمی تەندروستە و پشکنینە لە ماڵە بوونینی و وجودی نییە. من یەک نمونەی بەسیتت پێڵێم یا یەک ئاماژە بە بابەتێکی زۆر ئاسان و ئاسایی یەکەین کە لە پرۆسی کوشتارکردنایە هیچ کەسێک مەسەلەن لە ماڵەکەیە درک بۆ ناکات کە ئاژەڵ مەفروزە بەر لە کوشتارکردنی بەلانی کەمەوە 6 ساعت گل بدرێتەوە ئاو بدرێ و سترێسی لەسەر کەم کرێتەوە. ینی ئەو قەلەقی کە هەیەی لە کاتی گواستنەوە گێرما لە کاتی بەرکەوتن یا لە کاتێ چەقۆ بینێ ژمارەیە زۆر هاوڵاتیە بینێ ئەمە قەلەقیەکە گلایکۆجینێکی زۆر لە لەشیا سەرفەکە کە ئەم گلایکۆجینەی سەرفکرد ترشێ دروستەکە پێوترێ ترشی لاکتیک. ئەمە نایڵە خوێنی بەر ببێ ناهێڵێ ئەو ئاژەڵە لە کاتی کوشتارکردن و سەربڕینە کوێ ئێمە پێویستمان بەوەیە یەک لەسەر دوی یا دوو لەسەر سێ کۆی خوێنی سووری خوێنی ئەو ئاژەڵە لە دەستی بدەین بچێتە دەرەوە. کوێ ئەگەر نەچێتە دەرەوە ئەبێتە باشترین کانگا بۆ گەشەی هەموو جۆرە میکرۆبە زیان بەخشەکان بە تایبەتی پاسۆجین بەکتریا کە پێوترێت بەکتریای زیان بەخش ئەمە ئیکۆلا یا سەلمۆنێلا یا کلۆستریدیا یا بڕۆسێلا زۆرن ئەو جۆرە بەکتریایانەی کە دەست بە گەشەکردنەکەن لەسەر ئەو پرۆتینە. ئەمە لایەنێکی زۆر زۆر بەسیتە کە تۆ لە ماڵە درکت پێ نەکردەوە مەعامەلەت لەگەڵ نەکردووە. لە ماڵە قەت مامەڵە لەگەڵ پلەی گەرمیان ناکرێت. هەنی پلەی گەرمی لە 5 بۆ 6 باشترین ینی دەرەجەی حراریەکە چەندین جۆر لەو میکرۆبانی کە من باسم کرد چ خودی خۆی میکرۆبەکە لە باڵێ ماوەی کورتمەودایە زیانی تەندروستی بۆ ئینسانەکە دروستەکە یا لە درێژمەودایە کاریگەریەکەی لەسەر تەندروستی ئینسانەکەیە. مەسەلەن نزیک مەوداکە تووشی یا گرانەتاتەکە تای ماڵتاتەکە یا تووشی ئیلتیهاباتی ڕیخۆڵی ئیکۆلایتەکە یا تووشی زەردوویتەکە جۆرەها نەخۆشی ئەمە کورتمەودا و یەکسەر توشتەکە. درێژمەوداکە کە زۆرینەی حاڵەتەکانە دوورمەوداکە زۆرینەی حاڵەتەکانە سستکردنی گورچیلێ سستکردنی کاری جگەرە تەلەف پێکردنی یا هەڵوەشانەوەی شانەکان و خانەکانی مێشکی ئینسانەکە دوجار بە جەڵدەیە بە جەڵدەی دەماخە یا بە زەهایمەر لە بیرچوونەوەی تووشی تەنگ و چەڵەمەی تەندروستیەکە و تاکیکە ئەوەی یعنی کە کاریگەری دوورمەوداکەی لەسەر دروستەکە. ئەمە هەر بەسیترین شتەکە لە ماڵە مەعامەلە لە سەر پلەی گەرمان لە لەسەر ترشێتی لاشەکە نە لەسەر مەسەلەن پرۆسەی ئەوەی کە چەندێک گلی دیتەوە دوجار لەسەر پرۆسەی چێڵین هیچ معاملەیە ناکاکە چێڵین ساردکردنەوەی لاشەکەیەکە ئێمە لانی کەم 12 سعات سفر بۆ ناقز یەک توێ ئەو لاشەیە پلەی گەرماکەی 39 بۆ 40 پلەیە معدل کە یخینە ناو بەڕادەوە ئەبێ لە ماوەی 5 دقەیە بۆ ینی ماوەیەکی زۆر کورتە ئێمە دای بەزێنین بۆ سفر و ناقزیەک ئەگەر وای لێ نەکەین نەماوەی هەڵگرتنی گۆشتەکە توانین بەرزکەینەوە بۆ 5 ڕۆژ و 7 ڕۆژ یا ناشتوانین میکرۆبەکانی کە لەسەر لاشەی ئاژەڵەکە هەربوونی هەیە ڕای گرین چالاکیەکەی و ژەهر دروست نەکات کەواتە ئەمانە باشترە لە کوشتارگەکانە بکرێ لەوەی لە ماڵا بکرێ. بەڵام کە لە ماڵی شاکرا هەڵبەتە هەر ئیسرارکرا پێویستە کۆمەڵێک ڕەوشێنی تایبەتی خۆی لەگەڵا بگرێتەوە. دکتۆر لەگەڵ ئەمەدا لە ماڵەوە کێن دەجا لەسەر شەقامەکان ئاژەڵێک سەر دەبڕدرێت گۆشتەکەی بە شتێکەوە هەڵدەواسن دووکەڵی ئۆتۆمبیلەکان بار هەڵگرەکان
تەپ و تۆز و خۆڵ و ئەم هەموو شتە ئەوجا لە پێش پلێکی گەرمی زۆر بەرزە ئەم گۆشتە دادەنرێت لێرەدا چی زیانێک بۆ گۆشتە دروست دەکە ئەگەر پێشتر ئێوەش پشکنینتان بۆ کردبێت لەوێدا ئەو گۆشتە چی بەسەریێت طبعا واز لە پشکنین و نەخۆشی و هەڵگر نییە ئەوانە هەمووی هەر خەرە ئەولا واز لەوان دێنا ئەمانە طبعا وەکو بۆم باسکەری 5 بۆ 6 پێوترێ دانجرس تمپریچەرە یا زۆنە ینی زۆنی مەترسیدارە ئەم زۆنە مەترسیدارە لە 5 بۆ 6 پلەی سەدیە لە 20 دقه تاکو 2 سعات ئەوە یەکسەر خۆی ئەگەر هیچ نەبێت جەوێکی زۆر پاک هەبێ خودی لاشەکە بەرکەوتەی هەیە بە چەندین جۆر میکرۆبۆ لە کاتی سەربڕین و هێنان و بردنیا ڕاستەخۆ دەست بە گەشەکردنەکە خودی خۆی یا ژەهرەکانی ئەو میکرۆبانە کاریگەری تەندروستی لەسەر لاشەکە دروستەکەن وەکو بۆم باس کردی یا نزیک مەودا یا دوور مەودا ئەمە لەولاوە ئێمە لە ژینگەی کراوەیە لە چواردە ورمانە بە ملیۆنەها مەسەلەن سپۆڕی بەکتریا وجودی هەیە هەر بە ملیۆنەها خۆی لە ناو هەوایە قاچێکە کێشی بە ئەرزا بە ملیۆنەها لەم سپۆرانە بەرزە بنەوە تۆ حرەکە وجودی هەیە سیارە وجودی هەیە ڕۆیشتن هەیە بەر لاشەکەکەوێ ئەمەی کە لە ژینگەیەکی کراوەیە بوونی هەیە جگە لەو کاربۆن پارتیکڵی کە دووکەڵی سیارەیە و کاربۆن پارتیکڵ لە ئەگزۆزی سیارەکانەوە دەرەچێت و بەر ئەو لاشەیەکەوێ و کاربۆنیش خۆی خودی خۆی کارسینۆجینە موسەرتینە یعنی دروستکەری شێرپەنجەیە ینی خۆی تەبیعەتی لە خودی کاربۆن پارتیکڵانە ئەو کاراناکەن بەر ئەم لاشەیەکێ کەواتە کۆتاجار ئەمەی کە دروستە بێ لاشەیەکی با بڵین خۆراکی نییە ئەتوانە بڵێم لاشەیەکە کە پێوترێت کەڵچەرێکە بۆ گەشەکردنی میکرۆبەکان و بە خەڵک دەفرۆشە و خەڵکەکانی خواتەوە ئەم لاشەیە جگە لەوەی ئەو کەسەی کە مامەڵەی لەگەڵاکە ئەگەری توشببوونی بە هزار چەندین نەخۆشی خودی خۆی مامەڵەی لەگەڵاکە سەریە بڕێبەریەکەوێ کراسێکی مەسەنە قۆڵکورتی لەبەرە برین لەسەر لاشەیەتی بەر ئەو لاشەیە ئەکەوێ دەستی ژێرنی نۆکەکانی بەر ئەو لاشەیە ئەکەوێ ئەمانە خودی خۆی نمونەیەکی زۆر بەسیت لەوانەیە ئەو لاشەیە هۆکارە بێ بۆ گواستنەوەی بۆ نمونە ئیلتیهابی ڤایرۆسی جگەری کە ئەمە نەخۆشیەکی تا بڵێ یعنی با بڵین خەڵک ویسا بڵاوە لە کوردستان و عێراقیشە بیهیپەتایتەس بێ یا سیهیپەتایتەس بێ ئەمانە ڤایرۆسین و بە لاشەکەیە گوێزرێتەوە کۆرۆنا ئەگەری هەیە و لاشەیە هۆکارێ بێ بۆ ئەپژمێ ئەکۆچێ بەسەر ئەو لاشەیە ئەو کەسی خودی خۆی کە سەر بڕینەکەی بۆکە کەواتە مەرجی ژینگەی ینی کۆنتترۆلکردنی ژینگەی و مەرجی تەندروستی و کەسەشی کەسایمە لە کوشتارگەیە هەموو شەژمان جارێک ئەبێ ئەو کارمەندەی کە مامەڵاکە لە کارکردن لەوەیە ئەبێ پشکنین کۆمەڵە پشکنینمان بۆ داناوە بچێ پشکنینەکان بکە و نەتیجەکانمان بۆ بێنێتەوە زانین هەڵگری هیچ جۆرە لەو نەخۆشیە گوازراوانە نییە کە بەوەی لاشەکەەوە هۆکار بێ بۆ گواستنەوەی بەکارهێنانی کەرەسەکان بە هەمان شێوە ئەم چەقۆی کە تۆ سەربڕینی پێەکەی یەک جاری بۆ کرێ کە بەر هەتاوەکە کە خۆی چوری و خوێنی پێوەیە ئۆتۆماتیکی ئەبێتە کەڵچەرە خۆ لە مختبەرات چی ئەکرێ بۆ ئەوەی زەرع بۆ بەکتریا بکرێنی هاوڵاتیە کاچێتە مختبەرێکەوە بۆ ئەوەی زەرعی فلان بەکتریاکە فیسار بەکتریاکە ئەگارەکە یاخود کەڵچەرەکەی کەتیایە خوێنی ئاژەڵە تایەدا ئەندرێ ئێتۆ لەگەڵ ئەو خوێنەیە ینی خودی خۆی ئەگارێکە بۆ گەشەکردنی هەموو جۆرە میکرۆبە باشە دکتۆر لە ماوەی ڕابردوودا چەند حاڵەتێکی تا خوێنبەر بوون تۆمار کرا پێش ئەوی بێمە سەر ئەوە هەندێک پرسیار هەیە دەمەوێت لەسەر شێوازی سەربڕینی ئاژەڵ و مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵدا بیکەم بۆ ئەوەی ئاژەڵەکە نەترسیا خۆت ئازاری عەزەتی ئەو کەسە نایەتکە سەری دەبڕێت پەنا بۆ بورانەوەی ببرێت یەک دوو بە یەک چەقۆ چەند ئاژەڵێکی پێسەر ببڕن اینجا ئەم چەقۆیە هەر بەو خوێنەوە دای دەنێن و دوای چنە ئەنجا گۆشتەکەشی پێ پارچاکەن هەر بەو چەقۆ خوێنەوە بەڵێ ئەو کەسەی ئەو یاخود ئەو کەسەی ئەو قەسابەی کە گۆشتەکە سەر دەبڕێت ئەمانە هەمویان چی ڕێنماییەکەیە بۆ ئەوەی وا بکات ئەم گۆشتە زیانی بەرنەکەوێت چی لە چەقۆکە چی لە پاکڕاگررتنی ئەو کەسەی کە قەسابە یاخود ئەسەری ئاژەڵەکە دەبڕێت وەڵام من پێم خۆشە تەبان وەڵامی ئەو پرسیاری جەنابی شتێمەوە زۆر بە خێرایی چوەک من نەزانم قسە بکەین و قسە نەکەین هاوڵاتیە خۆیەکی ئاژەڵەکرێت و سەریشیە بڕێ کەواتە ئەگەر هاوڵاتیە ئاژەڵێکە کرێ
خۆ نایزانێ ئەمە لە ڕووی تەندروستیەوە باش یا باش نییە بەس زۆر بە سەریعی کۆمەڵێ شتی بەسیت کە هاوڵاتیە لە کاتی چوونی ئاژەڵێ بکڕێت تەماشای ئەمانەکە ئەگەر بوونی هەبوو نەیکڕێ ئەگەر بوونی نەبوو ئەو جابیکڕێ و تازە کوشتارەکەی بۆ بکاو لە ماڵەوە بە شێوەیەکی ئەوە چێ ئەمە هەستەکەم هاوڵاتی هەرێکا بۆی خێرا ئیسیفادەی لێکە تاوان یەکەم شتیان ئەوەیە کە تۆ کە ڕۆیش تەماشای ئاژەڵکە ئەبنۆرمەل بیهیڤەر هیچ با بڵین هەڵس و کەوتێکی نامۆیتیانە بێ نامۆیتیانە بێ بنمونە تووڕە نەبێ قەلق نەبێت شوێکم تووڕێی و قەلقی عیدوانی نەبێ پەلامارت بە ئاژەڵەکە شوێکم ئەمە نیشانەیە بۆ بوونی نەخۆشیی وەکو هاری ڕێیبیەسی پێوترێ مەسەلاً بە چوار لە شێوەی بازنەیەکە بەردەوام نەخولێتەوە سەری نەنابێ بە دیوارێکەوە یا لە هەر شتێکە لە تەنیشتیەوە بوو بێ ئەمانە یا ئەوەتانێ ئەبنۆرمەل با بڵێن گەیتی هەیە ینی ڕۆشتنی ناتەبیعی بوو هەستێککە ڕۆشنەکەی ناتەبیعی بوو کوێ ئەگەر ناتەبیعی بوو ئەمە نیشانەی بۆی ئازارێ لە سنیە لە سکیە یا ئەوتا لە کۆئەندامی دەماری ئەو ئاژەڵای بوونی هەیە نەیکڕێ یاخود پۆستچەر ئەبنۆرمەل پۆستچەر واتە ڕاوەستانی بە شێوەیەکی ناتەبیعی سەری بۆ پێشەوە بوو قاچەکانی کردبووەوە یا کەوتبوو نەیتوانی هەستێ و سەری بەرەو دواوە کردبوو مانە هەمووی نەخۆشیە یا ئەبنۆرمەل ڕیسپایرێشن ینی هەناسەدانی تەبیعی نەبێ سێ قۆناغی هەیە دیسپینیات هەیە کە تەنگە نەفەسە یەکسەرستی پێکەوە و ئاژەڵە تەنگە نەفەسە یا ئەوەتانێت تەکیپینیایە زۆر خێرا هەناسادا یاخود برەیدی پینیایە زۆر بە خاوی هەناسایە ئەمە نەخۆشە بە هیچ شێوەیە نەیکڕێ ئەبنۆرمەل ستراکچەرت هەیە سەیریەکەی بۆ نمونە جونگەکانی ئاوساوە تەماشایەکە شەویلگەی ئاوساوە لەمپی جۆ حاڵەتێکە شەویلگەکانی ئاوسێنێ یا جونگەکانی ئاوسا بوو یا ئەوەتانێ با بڵێن لای ناوچیەوە ئاوسا بوو ئەم بەلای کەلسوێڵین ئەو لە حاڵەتی فتقای هێرنیایە هەستەکەی بەرەو ئەوە هاتووە یا ئەوەتانێ ئەبنۆرمەل دیسچارجی هەبوواتە دەردراوی ناتەبیعی هەبوو لە لوتی لە چاوی مەسەلەن سەیری کرد لە دەرەچەی کۆمی لە زێی ئەمانە چەندین حاڵەت هەیە دەردراوی ناتەبیعی پێوەیە یا ئەوەتانێ هەستی کرد سکشوونێکی خوێناوی یاخود شلی لای ئاژەڵەکەەوە هەبوو ئەمە بە هیچ شێوەیەک مەعاملەی لەگەڵ نەکرێ ئەبنۆرمەل کەلەرت هەیە سەیری پێستەکەی بکا بزانێ سوورێکی هیچ سووربوونەوەی لە هیچ جێگەیەکە هەیە چوە ئەمە حاڵەتی التیاباتە یاخود شینبوویەکی تاریکە بووە ئەمە حاڵەتی گانگرینە لەسەر پێست و لە لای بابڵین گوانەکانیەوە بە دیارەکەوێ یا ئەوەتانێ پەڵەپەڵەی سپی بە پێستەکەیەوە بۆ ئەمە حاڵەتی مشەخۆریەکە نابێ هەیبێ یاخود هەرێکسەر کە ڕاتە لایەوە بۆنێکی ناتەبیعی لەو ئاژەڵاکە یا ئەوەتا بەهۆی دەرمان پێدانی ئەو ئاژەڵەوە بووە یا بۆنی ئەسیتۆنی لاتوە لە حاڵەتی کیتۆس سووەمانەیە تووشی ئەنی بۆنێکی ئەسیتۆنی لێدێ بە شێوەیەکی سەرەکی ئەمانە هەمووی هاوڵاتیکی ئاسایی بەر لەوەی ئاژەڵ کرێ ئەمانە خۆی ئەتوانی ڕەچاوی بکات بەبێ ئەوەی پێی بڵێن خۆی ئەم شتانە ببینێ و ئەزانێت کە ئەمە ناتەبیعی ئەم ئاژەڵە بەلایەنە ڕوا و نەیکڕێ کە کڕیشی و بردیشیە ماڵەوە با هەوڵ بدا لە ژینگەیەکی پاکا بێ یعنی شوێنەکەی پاک بێ قەرەباڵخی لەسەر نەبێ سێبەر بێ ئاژەڵەکە بەر لەسەر بڕینی 3 سەعاتێ 2 سەعات 3 سەعاتێ بەس ئاوی بدا و ئیسراحەتی پێ بکە بۆیە ئەو گلایکۆجینی لەشی سرف نەکە و ترشە لاکتیکەکە دروست نەکە لە دوای کوشتار پێکردنیەوە چەقۆکە پاک بشوە یعنی ئەو چەقۆی کە تۆ ئاماژەت پێکرد لە ئاژەڵێکەوە کە بەکارێنی بۆ ئاژەڵێکی کاگەرە ماژەڵاج نەخۆشیێکی بێ گوێزێتەوە بۆ ئاژەڵە ئەو گۆشتە مەفروزە چەقۆ ینی زوو بگۆڕدرێ و پاکیش بکرێتەوە و لە دوای ئەوەی کە کوشتارەکە کرا و سەربڕین کرا باشترە هەچی ماسوولکەیەکەیە بەلانی کەمەوە 3 سەعات بخرێت 3 بۆ 6 سەعات بخرێتە ناو سەلاجەوە یا لە دەرەجەیەکی حرارەی سفر بۆ ینی تا 5 تا ئەوانش لەویایە داینێ بۆی حاڵەتێکی پێوتێ ڕیگەرمۆرتەر کە میکرۆبەکانی لەشی کوشێ و تەحویلی ماسوولکە بۆ گۆشتە بێ تایە ڕووبدا بەڵام جگەر احتیادی ئەتوانێت ڕاستەخۆ بیخوا دڵیش هەر ماسوولکەیە بە هەمان شێوە توانێت ئەبێ هەڵیگری ئەو ماوەیە و لە دوای تەوابوونیشی هەچی پاشەڕۆی و ئاژەڵێکوی کاتە توێ ژینگە بێتە سەرچاوی بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی پیسی و داخری علاگەکە و لە دواییشا پارچە پارچەکردنی گۆشتەکە بە علاگەی سپی شەفافە بنێرێتە هەر ماڵێک و
و ئەمە بە شێوەیەکی زۆر خێرا و سەریعکە باسمان زۆر باشە دکتۆر ئەمە زۆر بە کورتی بە شێوازە گرنگەکان واتە خەڵە گرنگەکانی تای خوێنبەربوون خوێنبەربوون بۆ ئێمە بخەیتەڕ و بەڵام تکای بە تای خوێنبەربوون نەخۆشیەکی ڤایرۆسیە نەیرۆڤایرۆس دروستیەکە تیکبۆرن ڤایرۆسە واتە لە ڕێگەی گەنەوە ئەگوێزرێتەوە جگە لە گەنە ئەتوانرێت لە ڕێگەی مێشولە و با بڵێن مشک و ڕۆدێنت و ئەمانەشەوە باماشیەوە بگوێزرێتەوە لە تووشی حیوانی ماڵی شەبێ و کێوی شەبێ لە ئاژەڵەوە گوێزرێتەوە بۆ با بڵێن ئینسان لەکوێ لە کاتی مامەڵەکردن لەگەڵ خوێن و دەردراوەکانی ئەو ئاژەڵەیە بیرمان نەچێت بۆ یەکەم جار لە عێراقا ساڵی 1970 تۆمار کراوە خۆشی ناوی کرینیان کۆنگۆ هیمۆرەجیک فیڤەرە یەکەم جار لە دوورگەی قرم ساڵی 1944 لە رووسیای ئیساویکێتی سۆڤێتی جارانە دۆزراوەتەوە کاتێک کە ئینسانەکە کە تووشە بێت تووش نیشانەکانی کە لەسەر دەرەکێ سەر و با بڵێن مل و سک دەست بە ئازارەکە تایەکی زۆریە بێ سووربوونەوە لەسەر شانەکانی دروسە بێ لە ناو چاویە سووربوونەوەیکی زۆر دروسە بێ و جگە لەوەی کە ئەم سووربوونەوەی دروسە بێت تووشی ڕەشانە و سکچوونە بێ خوێن بەربوون دوای ئەوە دەست پێ ئەکا لە هەفتەی دووەمی دەرکەوتنی نیشانەکانیە دەرکەوتنی نیشانەکانیشی لە 2 ڕۆژ بۆ 14 ڕۆژ لە بەرکەوتنی بە ڤایرۆسەکە لەو ئینسانەیە دەرەکەوێ لە 100 و ئینسانە لە هەفتەی دووەمی دەرکەوتنی نیشانەکانیە ژیان لە دەستەدات لە ئینسانەوە بۆ ئینسانی شەگوێزرێتەوە هەر بەڕێ بەرکەوتنی لەگەڵ دەردراوەکانیاتی ئەمە پێویستە لەسەر ئەوەی کە چی بکرێ ئەو هاوڵاتیانی کە مامەڵە لەگەڵ بەتایبەتی لەوانی کە بەخێوکەرن یا لە کوشتارگەکانن یان هاوڵاتی یاسایی لەگەڵ خوێنەکە بە حەزەرەوە مەعاملە بکرێت دەستکێش لە دەست بکە جلی پارێزەری لێ بەرابیانی برینی کراوە بەر ئەو لاشەیە بەر هەر خوێنێنەکەوێ و ڤێرکۆن بەکاربێنە لە دوای ئەوەی کە کوشتارەکەی بۆ کرێیا جێگەکەی زوو پاکاتەوە و ئەو دژە مشە خۆرانە بەکاربێنێ کە ئەم بابلین گەنانە لە ناوەبات چ لە ڕێی دەرزیەوە بێت چ لە ڕێی ئەوەوە بێ پاکردنەوە بێ ئەمە بە شێوکی گشتیە لە سەرای دکتۆر شاڵاو عارف لە پرسراوی هەبێ گوشتارگەی هاوچەرخی سلێمانی زۆر سپاس بۆ تەواوی زانیارەکانی دکتۆریان سپاس بۆی لەگەڵمان بەشدار